بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. زاناي بايبرز إمام ابن القيم رضا رحمة خويلي به لدرساني بيشو لخزمتي أبوين باسي أزراركان عشق وأو حاڵەو کەم و کوڕانەی کە بەهۆی عشقەوە تووشی ئینسانە بن بۆی باس کردین. هەندێک لە فەوائیدەکانی باس کرد و لە عشقەوە ئێمە بردەوە بۆ ناسینی خوا و خۆشویستنی خوا جەل جەلالوه. ئەمڕۆ یاسایەکی زۆر جوان بە ئێمە ئەبەخشێ. ئەگەر ئەم یاسایە جوان تێبگەین بەسمانە بۆ ئاسایشی ڕۆح و دڵ و دەروونمان. ئەفەرمێ کەمال اللەذەتی، خۆی لە عشقا ئینسان چێژێ وەرەگرێ، لە خۆشەویستیە چێژێ وەرەگرێ، ئەم چێژە کە وەری ئەگرێ ئەفەرمێ کەماڵی لەزەت چێژ وەرگرتن حتا وەکو ئەو شتێک کە خۆشت ئەوێ کامڵتر بێت تۆ چێژی زیاتر وەرەگری. کەمال اللەذەتی فی کەمال المەحبوبی، ئەو شتێک کە تۆ خۆشت ئەوێ هەتا کامڵتر بێت تۆ چێژی زیاتر وەرەگری. وكمال المحبة حتى وكو تو زياتر خوشويستكت بتوتر بيت شيء زوتر ورقد واتا اگر انسان بيه بدواي شيء عشقا بقره ابي او محبوبي كهيتي او خوشويستي كهيتي متكامل به هر نقصاني كتابه شيء تو كمتر ابي او محبتك لضلي توش هي حتى وكو بتوتر وقايمتر وتوكمتر وطواتر به تو چێژی زیاتر وەرەگری. ئەمە بابەتێکی زۆر گەورەیە. کەسانی عاقڵ جوان گرنگی پێ ئەدەن، واجبە لەسەریان جوان تێڕامێنەندەی، چونکە هەموو تەواوی لەزەت و چێژەکان فەرەح و سرور نەعیمەکانی دڵ و جوانیەکانی دڵ ڕۆحەکان هەر هەمووی بە دوای دووشتە ئەڕوا. دووشت یەکێکیان لە تۆیە دایمە مەحەبەت لە نێوان دوانایە، یەکێکیان لەم بەر یەکیان لەو بەر. ئەفەرمێ لە مەسەلەی بەرامبەرەکەتە کەمال المەحبوب في نفسه وجماله، ئەوەی کە تۆ خۆشت ئەوێ کامڵ بێ، لە ذاتی خۆیان کامڵ بێ، لە جوانیشا زۆر کامڵ بێ، چونکە طبعی ئینسان ئەوەیە سبحان الله جوانی زۆر خۆشەوێ. وأنه أولى بإيثار المحبة من كل ما سواه، وحتى وكو كامل تربية محبتي تو زياتر أبت. جاري وهي دوكس لم بابتي محبة عشق داري وضل داري إيركا فانية يكتريان زور خوشة كسي دوائي سيركي نيوانيان أقوري أم كسي كزور في داكار وبو أم برامبري ضلي أقوري ولا كسي كتير بوسي چوكا نقصانيتي أبيني بأندازي بوني نقصاني لمحبوبكتا خوشويستكتا أو أندب لي محبت يتخوارو. جاري وهي جنو ميردك زور بدل داري أغنى يكتر دوای فترێکی کەم زۆر خراپ بەسەر یەکترە ئەشکێنەوە. هۆکارەکەی چییە؟ چونکە بە کەماڵ لە یەکتر تێگەیشتون کە ئەگەنە لە یەکتر کەماڵەکە نییە مەحەبەتەکە دا ئەوەزێتە خوارەوە. کەوابوو ئەم دوو کەسە لە مەحبوبەکەی بەرامبەرە کەماڵ هەبێ، خۆشەویستی و چێژی تۆ زیاتر ئەبێ. لە ذاتی خۆشتا دووهەم کەمال و مەحەبەتیهی، چەندێ مەحەبەتی تۆ کامڵتر بێ، دڵت سافتر بێ، مەحەبەتی ئەو بەرامبەرە ناو دڵی تۆی تەواو داگیر کردبێ، ئەو کاتە چەندێک هەوڵ ئەدەی کە زیاتر خۆت لێی نزیک بکەیتەوە، ئەلەوانە چێژی زیاتر وەرەگری. ئەڵێ دەبەخوا هەموو کەسێکی عاقڵ ئەزانێ مەحبوبەکەی بەهێزی خۆشەویستیەکەی چەندێک زیاتر ئەم خۆشی بووێ، ئەوەندە زیاتر چێژ وەرئەگرێ لە قورب و لە نزیکی و لە زەد وەرئەگرێ. دەی هەتاوەکو خۆشەویستەکەی تۆ کامەڵتر بێ، تۆ زیاتر چێژ وەرەگری و خۆشەویستی خۆشت کامڵتر بێ، زیاتر چێژ وەرەگری.
دەی وەرە بیرکەرەوە چ کامەڵێکەیە وەکو خوا جەلە جەلالوو چی ئەبینی زۆر جوان چی ئەبین لەسەر زەویە وەڵام ماوەسا کوڕێکم بینی زۆر زۆر جوان کوڕێکی ژەڵەڵا کچێکم بینی زۆر جوان نەک دانەیەک نەک دە نە هەزار نە مەلاین نە ملیارەها لە جەماڵ و جوانیەکان وەرە هەموویان دانێ و سەری ئەو دەستەکە کە لە پشتەوە ئەمانەی خەلق کردووە ئەبێ خۆی چەند جوان بێ إن الله جميل خوا جل جلاله جميل يحب الجمال هو المصور وبيركنا ولا إنسانية هل آدم وحتى كوتاي حياة أمهم إنسان خلق به هيج كز وكو هيج كسي ترنية تصور أكن استلا زانستي تازا هيج شاوك نية لسر زوي وكو شاوك تربي لو أشيام كسات شاوكي بو بقورين بلين والله تقريبا أو تواو نا إله بك هاتي شاوي أم جواز لشاوي لا هي زاد لا وازية لا يعني جمالي جوري جوانك نازاني طبعا اسم أقل الدورة وسيري أجل كانك بأمريشك بنمونة بين ما ورا استوك للدروي مريشكي تو أوا سيري مريشك طبعا مريشكك أبيني قاچ و قولی هەر هەموو ئەوە پڕ لە پێ و کاکەیان لە لای دەنووکیەوە کۆمەڵە تووکات و تۆ بەلاتەوە زۆر جوان ئەڵێ ماشەڵڵا چەند جوان دانێترە بینی بچکۆڵە ئەڵێ بەخوا ئەمەش زۆر جوان دانێترە بینی گەورە حەجمێکی پان و پڕ وەڵڵاهی ئەمەش زۆر جوان سبحان الله دانەیەک نییە دوان نییە سیان نییە دەنی هەر جۆرێک ئەبینی لەم مەخلوقە لە یەک جۆریان بەلاتەوە زۆر جوان خۆ ئینسانیش ئەو هەیە یعنی تەسەوورکەن زانایان جاران قەت بە مرۆڤیان نەئوت یان بەیەکێ لە مەخلوقاتی خۆ قەت نیانەوت ناشرین ئەگە بیاوتە ئەستەغفر الله ناشرین نییە لە کاری خوایە هەمووی جەماڵ و جوانیە طبعی من ئەو هەیە بۆیە جوانی نیسبیە کەس ناتوانێت جوانی بۆ کەسێکی تر هەڵبژێرە هیچ کەسێک لەوە ئەچێت گەنجێک بڵێ کورە وەڵڵاهی با ڕەفیقە بە قورئان سەرم لێ تێکچێ بە ئەم ڕەفیقەم جوانی بۆ هەڵبژێرە نازانێت چونکە ئەو بە طبعی خۆی هەڵبژێرە ئەو بە طبعی خۆی جەمال شتێکی نسبیە لە دڵی ئینسانە هەر کەسە شتێکی خۆشێ خۆشە دۆستێکم لەگەڵ مناڵەکە چووم بۆ عومرە ئەیوە هەنێ ئەفریقی شتما بینی ڕەش بوون ئەو کوڕە بچووکەم ئەوە دەستی پێ هێنان ئاسەی پەنجەی خۆیەکە بزانێ ڕەشە لێوە زانی بۆ یاخ کراوە باشە ئەو کە سەیرمە کرد دوو دانیشتون پێکەوە پێکەنن ئەو ژن و مێردێک پێکەوە ئەو ئاوا سەیرمە کردن لە دڵی منە ئەمانە چۆن ڕەنگێکی ڕەش ئەی بەس دانیان سپی بوو ئەو هەندێک جار ئاوا دیقەتم ئەدای و ناو چاویان سپیانەکەی زۆر زۆر سپی بوو چونکە خۆیان ڕەش بوون ئەوە چاک دەرەکەوت ئەی سبحان الله بیرمە کردو ئەم دوانە خوا چۆن خەڵقی کردوون چەند یەکتریان بەلاوە جوانترە و جەماڵ بەلایانەوە ئەوە جەماڵ لە بین یەکترە ئەگۆڕنەوە تەسەوور کە ئەوانیش بە هەمان شێواز بۆت تەسەوور هەر سەیرە بەلایانەوە ئافرەتێکی ڕووسی میوانمان بوو بەسی قسەوانەمانە کرد ئەی وەڵا شێخ لای ئێمە ئافرەت خۆی سپی ناکاتەوە وەرە خۆی بۆرەکات خۆی سپیە خۆی بۆرەکاتەوە بەعکسەوە لەوە چێ سێمە بە ئافرەتێ بڵێن کاکە ئادەی خۆ ڕەشکە بڵە چۆن نەبێشتیوە بەڵام میکیاج لە ناو ئەفریقیا ڕەش خۆی ڕەشترەکە چەند ڕەشتر بێت جەماڵی زیاتر تەسەوور کە ئەم هەموو جوانە بێنە لە پێشچاوی خۆت لە ئینسانە لە ناو ئاژەڵەکانە لە ناو هەرچی گیاندارانە ناوەرە بۆ دار و درەختەکان وەرە بۆ گژوگیاکان لە یەک مڕەبعی بچووکە ئاسێر کە چ گیایەک ئەڕۆی هەریەکە لە ڕەنگ و جەماڵ و جۆرێک بیرکەرەوە لە ئەلموسەویر خوا تەسویری ئەمانەی هەر هەموو کردووە ئەم هەموو جوانیانە دە وەڵڵاهی ئەلموسەویر کە ئەوە ئەبێت جەماڵی هەموو ئەم جوانیانە ڕەنگدانەوەی جوانی ئەوە بێ ئەبێت چەند جوان بێ خوا جەل جەلالوو چەند کامڵ بێ لە مەسەلەی جوانی و جەماڵە ئیتر تۆ چۆن خۆشت ئەوێ چەند کەماڵ لە ذاتی خۆیە یعنی دوو ئینسان کە ئەگەن بە یەکتر کۆمەڵی صفات لە بینیانە زۆر گرنگە مەسەلەن وەفا باسکەین حتا وەفای زیاتر بێت تۆ زیاترە خۆشە دەی هەموو وەفاکان لە لای خۆیە جەل جەلالوو مناڵێکە بینی
حتا وەکو ڕێزی گەورە زیاتر بگرێ، حتا وەکو ڕێزدارتر بێ، ئەڵێن وەڵی جەماڵەکەی جوانەکەی لای ئێمە شیرینتر ئەبێ. ناوەڵا ئەبینین کەسێ زۆر قسەزانە، حتا قسەزانتر بێ لە لای تۆ شیرینتر ئەبێ. ومن أصدق من الله قيلا، کێ هەیە لە خوا جەل جەلاله و قسەی ڕاستگویانەتر بێ؟ هەرچی صفاتێکی کەماڵ تۆ باسی ئەەکەی هەمووی لە خوایە، لە نەفسی خوایە و ذاتی خوایە زۆر کاملە و جەماڵی خوا فەوقی هەموو جەماڵەکانە. بۆیە ئینسانی موسڵمان کاتێک کە سەیری ئەم حاڵەتە ئەکات تەواو دڵی ئارام ئەبێتەوە. هەرچی ئەوەی لە ژیانی دنیا هەیە هەر هەمووی ئەبەخشێ لە پێناوی بەقا و ئاخرەتە، چونکە ئەزانێ لەناو ئاخرەتە ئیسراحەتەکە، چونکە جوانی جوانان لەوەیە. بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى. همو أم جوانياني أزان للدنيا كأيبين همو كاتية. سبحان الله خواهي قورا أم همو جواني دروس كردوها همو شي بكاتي وبو امتحان. أي أبي أو جواني كدروسي كردوها بو هتا بمينته وأبي تشون به. أو جواني خلقي كردوها بو پاداش نك بو امتحان أبي تشون. أما إيرا بو امتحان أمنا جوانا ئەبێ بۆ پاداش چی دروست کردی بێ و چەندێ جەماڵ و کەماڵی هەبێ. دەی خوا جەل جەلالوه هەندێ لەم نیعمەتانەی ئێرە ئەبەخشێ بە ئینسانەکان هەتاوەکو فێر بن نیعمەتێکی گەورەتر هەیە و چێژێکی جوانتر هەیە. بۆیە کاتێک ساحرەکان بینیان و ئیمانیان هێنا و ڕوونیان کردە خوا جەل جەلالوه، فرعون هرشوا التهديد لكن تهديد نيرنا وأبد هيك تأثير لنا كالتهديد كان. فرمويان قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا فاقض ما أنت قاض. توحد شيء كيبيك تعصب أخويا من ناقرين تشيجيان ورق الله زانيان لزتي أولى له أملا به السروب باشتر. إنسان ك تشيجي خوا ناسي أكاد زۆرێک لە شتەکاتیەکان لە لای زۆر بچووک ئەبنەوە. هەندێک جار وا هەستەکرێکە خاوەنی دڵ نەبێ، چونکە هەموو ئەمەی لە دنیا ئەبینی مەتاعە تەنها بۆ شتێکە بەکاری بێنیت و تەواو. ئەوە ئافرەتێکەیە هەموو جارێ 30-40 جار قاپی سەفەری بەکارێنێتەوە. ئاگاتان لێیەتی 30-40 جار قاپی سەفەری بەکارێنێت. سفرەی سەفەری ئەم منی پاکەکاتەوە دایەخاتەوە پاکەکاتەوە جەماوەسە سفرەی سەفەری بۆ چی کراوە؟ قاپی سەفەری بۆ چی کراوە؟ ئەو پەڕەکەی وا خۆ 2 جار خۆی گرت نا ئەو بشکی هەردایەنێتەوە. سەیرە بەلامانەوە دە بەخوا هەموو ئەم حیاتی دنیای کە ئەیبینی وەکو قاپی سەفەری سفرەی سەفەری وە ليتمتعوا بها. إنما هذه الحياة الدنيا متاع، يعني تنها أم جيانا بويتو بكاري بينيتو لي قري بس بو أنت أي آخرة. وإن الآخرة هي دار القرار. لويت القرار قريتو آرام قريتو هموش تكانت بتوك مي أبيت أبيش تكان نافوتي وثابتة وأمينته. دي متاع وشي متاع شونا ئەمشتە لە پێناوی خۆیان بەکار ناهێنی، لە پێناو شتێترە. بالضبط وەکو قاپی سەفەرێکە، قاپی سەفەری خۆیان خوڕێ خواردوتە قاپی سەفەری هەرزی ڕێی کرد. باشە قاپی سەفەری چۆن نەخورێ مامۆستا؟ باشە تەسەور کە قاپەکە بۆ چییە؟ ئایا قاپەکە خۆیان خوڕێت؟ ناوەڵڵا بۆ شتێکی ترە. دەبەخوا هەموو چێژەکان و هەموو جوانەکانی دنیا تەنها وەسیلەن بۆ ئەوەی لە چێژەکانی ئاخرەت تێبگەیت. دوای ئەمەد زانی نعیمەکانی ئاخرەت و لەذاتی ئاخرەت سیرکە لەناو هەر هەمویانە. یعنی بیرکەرەوە هەرچی لێرە هەیە و حەز لێتی لە ئاخرەتە هەیە بە تۆکمەی. لێرە کابرا کە زۆر دەوڵەمەند ئەبێت چی ئەکا؟ ئەچێ باخێک ئەکڕێ، باشە هەندێک داروبار و شتیوای تیا ئەنێژێ. ئەگەر کانیکی تیا بێ تۆزێ ئاو بڕوا باشە، ئەگەر نا خۆی شتێت تەرتیبەکە بڕێ فوارە و موارە گرمە گرمی بێ بەو ناوە سەوتی ئاوی پێویستە. هەندێک جارە ئەچێت 1-2 ئەسب ئەکڕێ
هەندێ حیوانات و ئاژەڵ و هەندێ تەیر و تووڕەکرێ اینجا بیرەکات و ئەڵێن وەڵا لە شارێک جۆرە میوەی عەجایب هاتوو ئەچی ئەیهێنە دایەنێ هەموو یعنی کەماڵی حیاتی ژیان ئەمەندەیە وەختی خۆی یانو پیاوی کوردەکە دەوڵەمەند بێ پیاوە کوژی هەژنەیە هەوا مەشهور و باشە یان ئەگەر زۆر دەوڵەمەند بۆ چی ژنێکی تر هێنێ باشە تەسەوور کە یعنی کەوابوو ئینسان ناخی ئینسان داوای کۆمەڵە شتەکە ئەزان ئەو شتانە هەر هەمووی لە بەهەشتە هەیە هەموومان ناخمان داوای سێبەرەکە دەیخوای گەورە باسی جەنەمان بۆ ئەکا بۆچی ناوی لێناوە جەنە ئەوە ئاسمانەکەی دیاری نییە لەبەر خۆر باشە لەبەر گەڵاکان نایەڵێ خۆرەکە بێتە خوارەوە کە ئەنەما هەر هەمووی گیراوە هەمووی جەماڵە زۆر حەزمە لەوە بچین بۆ سەیران بە بچین بۆ لای فڵانەکانی لە بەهەشتە ئاوەکان بەژێر دارەکانەوە بەژێر توێ ئەڕوە پیاوەکان طبعیان ئاوایە حەزیان بە تەعەدودە خوای گەورە تەعەدودی بۆ دانان ئافرەتان حەزیان بە خشڵ و زێڕ و لە بەهەشتە ئەنواع جۆری خشڵ و زێڕ بۆ ئافرەتان دانرا ئەمەی کە لێرە داخوازی ئەکا ناخی هەمووی هەیە لە غەیری ئەمانە کورەزان ناخی داوای خولودەکە خولود ئەیە بمێنێتەوە هەتا بمێنێتەوە سبحان الله لە باشتە هەمووی بۆ داناوە ئەزانن یەکێک لە کێشەکانی نعمەتی دنیا چییە مانوو ئەبین لەگەڵ ئەمان بەبیرمە تازە فێری کەباب لێدان بووم هەموو جارێ چون بۆ سەیران مناڵەکانیان تخواباوکە بە کەباب لێبین حەل لە ڕێ ئەرەوەڵڵا کەباب باشە ئەچین بۆ شوێنەیە وەڵام باوکە کەباب بخۆین وانە بووە سعد دەی دواتر لەم ئەخیرانەوە وەڵا کاکە ئێمە کەباب ناخۆین کورە ڕۆڵە ئاخر کەباب نە ئادەمە لاژن هەموو جارێ فاسڵە برنجیان بۆ بێنە بە لێ بیخۆن چارنی تەسەور کە لێرە کام شتە زۆر بەلاتەوە بە قیمەتە مەئی سەبیلی چێژی لێ وەرناگری تاقەتی لێی نامێنێ ئەی لە بەهەشتا لە یەک ناز و نعمەت نیە ئینسان چێژ وەرنەگرێ و تام نەکە وەلەی مەئیوز بێ قەت مەئیوز نابێ بۆی هەندێک لە عولەما فەرموون شتەکانی بەهەشت تەغەیوری بەردەوامی تێ گۆڕانکاری بەردەوامی تێ هیچ سێوێک لە بەهەشتا ناخۆی تامی سێوێکی تری دابێ خۆ لێرەش هەر وایە بەس لێرە هەستی پێ ناکەی هیچ مۆزێ ناخۆی تامی مۆزێکی تری دابێ هەر یەکێک لە نعمەتەکانی بەهەشت تەجەدودە نعمەتەکە دووبارە ئەبێتەوە بەڵام هەر جارێ بە شکڵ و شێواز و بە جۆرێکی تر بەبیرمە پرتەقاڵی سوور تازە هاتبوو کۆمەڵێ دۆست ئەیان بۆ خۆ هەرچیەکەن قێزمان نایە بیخۆین نەیانەتوانی بۆ ڕانکەی نەبینیوە تامەکەی نەچەشتووە ئەو شێوازەی نەبینیوە بەڵام دوای وردەوردە لەگەڵی ڕاتن زۆر حەزیان بە چێژی ئەکرد و حەزیانەکە هەموو جارێ ئەچون ئەویان ئەکڕی کورە هەر ئێوە بوون نەتان نەخوارد اینجا چێژیان لەوی تر نەئەکرد لەوی تر دوای مدەتێتر سەوزیش بێت اینجا کەس ناوێرێت نزیکی سەوزکە دوای وردەوردە ڕایی لەگەڵیە لە بەهەشتا سبحان الله تەجەدودی نعمەتەکان بەردەوام جار بەجاشتی جوانتر ئەبینی و نازارتر ئەبینی بۆیە لەناو ئەم هەموو جەماڵ و کەماڵەی ناو بەهەشتا شتێک هەیە هەمووی لەبیرە باتەوە هەمووی وا ئەزانی لەناو بەهەشتا نیت کابرای هاتە لای پێغەمبەریان صلی الله عليه و سلم وتی وەڵای من ئەمەوێت لێوە فەلاحەت کەم لە بەهەشتا هەر فەلاحەتێک دەقەیچیەکە ئەزانی فی ساعەتین تۆوەکەت ئەچێنیت و بەرزە بێتەوە ئەبێتە گەرم و حازریشە کرد لە بەردەم تا دائەنرێتەوە بەڵام چێژ وەرەگری تەمەتوع وەرەگری لەوەی کە ئەم چۆن نمای کرد چۆن گەشەی کرد چۆن ئەگەر تۆ ئیشی بە گەنم نییە قەیناکە هەر حەزم لێ بیت یەکێک تر لە حەزم لە شتێترە هەمووی بۆ دەستە بەرە بێ سبحان الله نعمەتێکێ لەناو نعمەتی بەهەشتا نیعەمی بەهەشتا هەمووی لەبیرە باتەوە هەمووی ئەویش بینینی ڕەب العالەمین لێرە تۆ دەستی خوات زۆر بینیوە دەسەڵاتی ئەوە زۆر بینیوە جوانی ئەوە زۆر هەست پێ کردووە سبحان الله ئەفەرمێ لە بەهەشتا کە ڕەب العالەمین هەموو جمعەیەک خۆی پیشانی ئەهلی بەهەشت ئەدا ئاگایان لەناو بەهەشت نامێنێ ئەبەد
نەمیوەکانی نەدارەکانی نە ئاوەکانی نە ئەوەی ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر نەچاو بینیوەتی نەگوێ بیستوێتی نە بە دڵی ئینسانە هاتووە ئەم شتە گرانبەهایی هەموو لە پێش چاوەکە هەمووی تەنها حەزەکە سەی زاتی جەماڵی رب العالمین کە پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم أفرمي اللهم أسألك اللهم لذة النظر إلى وجهك الكريم خوايا من داوات تشيجي بينيني نيوتشواني خوتم بيبدا يا رب العالمين والشوق إلى لقائك شوقك لناخ ما دروس كبوي بلقايت وشاد بم للروايتك هاتو أفرمي ضعف كتير روايتك أفرمي أنه إذا تجلى لهم ورأوه نسوا ما هم فيه من النعيم أفرمي كلا باشتا مسلمانان إيمان داران تجلى لهم خوي بشان دان هل لبيريان أشتوا النعمتان كتيان همويا لا يدي أكن هموي بس سيري جمال وجواني رب العالمين أكن بير كان ولا فرمايشتك كإمام أحمد هنايتي ومرفوعي ليرة إما زور حزمان لدنجي قرآن خانا كان هندك مان منشاوي هندك مان زور حزمان لعبد الباسطة أبيتر سعدي غامدي أبيتر رعدي كردي أبيتر هاريا كمان بشوازك سرزمان رأيكش سيركين مناڵە قورآانێکی زۆر جوانە خوێنێ هەومان گوێی لێ ڕائەگرین بە دڵ لەگەڵ یا ئەبین زۆر چێژی لێ وەرەگرین ئەو کەلیماتی خۆی بەسەر دڵی ئێمە دا ئەبارێ لەزەت ئەکەین بیرکەنەوە لە قیامەتە لەناو بەهەشتە رب العالمین قسەت لەگەڵا ئەکا بە ئەجمەل سەوت ئەبێت چەند سەرنجی تۆ ڕابکێش هەندێک جار ئاواز و دەنگێکی خۆش سەرنجی ئینسان زۆر ئەبا بۆ لای خۆی دەیوەرە ئەوەی هەرچی ئاوازی خەلق کردووە خۆی قسە بکە لەگەڵ تۆیای عەبد ئەبێت چۆن سەرنجە ڕابکێ چۆن ئاگاو لە بەهەشت ئەمێنێ لە دنیاە هەموو ئەم نیعمەتانەی کە هەن لێرە بە ئەندازی پێویستی تۆ بە نیعمەتەکە چێژ لە نیعمەتەکە وەرەگری کەسێکمان هەیە زۆر زۆر برسیە زۆر ئەو زۆر زیاتر چێژ لە خواردن ئەکات تا منێک کە برسیم نییە کەسێکی ترمان زۆر زۆر تینووە ئەو زۆر چێژ لە ئاوێکی زوڵاڵی سازگارەکە هەتاوەکوم تەسەور کە خەڵکی بەغدا کێنە ئێرە یەکێک لەو شتانەی کە زۆر هەز بە چێژەکەن ئاوە ئاو ئەڵێن ئاوی ئێوە زۆر سووک و زۆر سازگار و زوڵاڵە من ئێمە خۆمان هەستی پێ ناکەین تەعەودمان لەگەڵای کرد بەس ئەو هەستی پێ ئەکا زیاتر هەموو نیعمەتێک بۆ کەیفێتەیە دەی بیرکەرەوە نیعمەتێک لە دنیاە لە هەموو نیعمەتەکان گەورەتر ئەزانن نیعمەتێکە کە وەکو ئاخرەت چۆن لە ئاخرەتە بینینی خوا لە هەمووی گەورەترە لە هەموو نیعمەکان جەماڵی خوا لە هەموو جوانەکانە لە بیرە باتەوە ناو بەهەشتیشە حەتە دەبەخوا لێرەش معریفەتی خوا و ناسینی خوا هەرچی نیعمەتە لە بیرت ئەباتەوە یان با بڵێم گەورەترین نیعمەتی سەرزەوی بریتە لە ناسینی خوا جەلە جەلالوه ئەو کەسانێک کە تووشی عشقی بەتاڵ بوون هەندێک شعر و شتی خۆشخۆشیان وتووە وتویانە لا خير في الدنيا ولا في نعيمها وأنت وحيد مفرد غير عاشقي تانا خير الدنيا يعني والنعمة كان شي حر هيش خيري تاني أجر توبة تاقي تنابع عاشق النبي باشا أبو الدنيا وينوتو تشيجي كان ورقة ولا عشق الدنيا وينوتو إيه هندي كتير فرميانا سي فرميانا أي هاوار والدنيا والله الدنيا حجنية إلا تو أبي دوشت بي للدنيا يا محبي کەسێک خۆش بێ یا حەبیبی خەڵک خۆشیان بێ ئەگەر ئەم دوانەوە نەبێتە تۆ ژیان نەکرد ئەفەرمێ ابن القەیم ئەمە صاحبی مەحەبەتی باتیلە ئەوە ئەڵێن ئەی ئەبێ مەحەبەتی ڕازگۆیان نەبێت چی بڵێن ئەمە حەیات ژیانیان لاشەیان جەستەیان پێویستی بەمە هەیە ئەی دڵ و ڕۆحی ئینسان پێویستی بە چی هەیە بەخوا چەندێ مەحەبەتی خوا جەلە جەلالوه لە دڵتا گەورەتر بێ ئەوەندە زیاتر چێژ وەرەگری
لەم دنیاە و ئەوەندە زیاتر هەستەکەی کە خەڵک باشەوە خەریکی چین وەیە پیاوچاکان فەرمویانە خەڵک نازانین چۆن ئەژی کاتێکە خوا ناناسیەوە چۆن ئەژین چۆن ژیان بەسرە بن دەخۆ ئەگەر کوڕە مەلیکەکان بیان زانایە کوڕە سەرۆکەکان ئێمە چێژێ وەرەگرین بەخوا بە شەڕەشم شێرە هاتن بۆ گیانمان نیانێژە چێژە وەرگین چکە ئەوەندە چێژەکە گەورەیە ئەوەندە لە مەحەبەتە ئینسان بە قوڵی قوڵ ئەبێتەوە چێژ وەرئەگرێ هەموو ئەمەی لەسەر زەویە ئەیبینن سێ جۆر چێژ هەیە و زیاتر نییە سێ جۆر چێژ زیاتر نییە یەکەم جۆری چێژەکان کە لەسەر زەویە هەیە و ئینسان یا با بڵێم ئەعظەمیان ئەکمەلیان کە ئینسانە بێ خۆی پێوە هەڵبواسێەوە هیچ لەزەیەکی تێ ناگاتێ بریتە لەذەتی ئاخرەت و چێژی ئاخرەت ئینسان سبحان الله لە دنیا ئەو هەموو چێژە وەرەگرێت لە ئاخرەت پاداشتی لەسەر وەرەگرێت چونکە ئەم چێژە چێژێکی زۆر تایبەت لە دنیا خەڵکی موسڵمان دڵی دا ئەمەزرێ پێی جۆری دووەم چێژێکە کە لێرە شتێ بە تۆ ئەبەخشێ بەڵام لە ئاخرەتە سبحان الله هەمووی ئەبێتە عەذاب و عقاب ئەبێتە ناڕەحەتی بەسەر تۆ حتى لە عەبدایەتی کردنە یعنی تۆ تەسەوور کە بێنە پێش چاوی خۆت ئێستا ئێمە هەست ناکەین مەسەن لە خوا ناسیە لە بەرەوەی چاومان کردەوە مناڵ بوون هەر خوا ناسیمان کردووە زۆر چێژ لەمە وەرناگرین بیرکەنەوە کەسێک ئەگەر مشک بپەرستێ دوایی خوا بناسێ ئەبێت چەند چێژ وەرگرێ لە مشک پەرستی و لێەوە ئینجا تی ئەگە ئەی هاوار ئەوە من لەکوێ ئەو کاتەی ترم لەکوێ ئەوە من خەریکی چی بووم اینجا ئەزانێت تامی ئەم چێژە چییە ئەم نیعمەتی خوا ناسیە چەند گەورەیە ئەم لەگەڵ خوا بوونە چەند گەورەیە لا جاری وهەیە ئینسان قائیدێک کەسێکی خۆشەوە حیزبێکی خۆشەوە دوای کە سەیرەکە ئەم حیزبەی زۆر بێ کەڵکە و قائیدەکەشی هیچ و پووز دەرچووە تێر خەفەتی پێخوا لە باشەوە من خەریکی چی بوو چیم ئەکریان هەموو ئەو گوناهانەی کە لەسەر زەویە هەن عەزیزانم هەموویان لەزەتێکی کاتی عقوبەیەک لەولا چاوەڕێی تۆ ئەکە تۆ چ چێژێ وەرەگری لە شتێکی کاتی کەم کە هەتا لە عاقبەتە بێتە غەمۆکی و ناڕەحەتی و ئێش و ئازار ئەگەر ڕەب العالەمین لێت نەبوورێ هەندێک لەو نیعمەتانەی کە ئەیبینی بەسەر کافرەوە چاوی تێ نەبڕی و دڵی پێ خۆشکی خوا جەلە جەلالوهو قاعدەی ئیستیدراجمان هەیە قاعدەی ئیستیدراج کافر هەر گوناهێ زیاتر کە نیعمەتێ زۆرتری ئەدات وی زیاتر گومڕاب والذين كذبوا بآياتنا سنستدرجهم من حيث لا يعلمون وأملي لهم بتيان وش لكم بابرون إن كيدي متين بلام كاتي قرتنيان خواهي قرأ عقوبيك زور قرسيان أدا حجدر شنو مجالي تاني فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء سبحان الله لبيريان شو ذكري خواب كان هرچی دەرگای بۆمان کردنەوە دەرگای ڕزق و ڕۆزی و سەرزەوی و ئەوەی کە لە سەرزەویە هەیە حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون ئەیتر ئەوەندە دڵخۆش بوون ئاگایان لە خۆیان نەما إذا فرحوا بئاگا لەو کاتە أخذناهم بغتة لە کتوپڕێکە گرتمان فریا هیچ نەکەوت فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين بڕواکەن هەندێک زاڵم هەیە خوای گەورە وا سووکی ئەکا فریای ئەوە ناکەوێت کە تەنانەت تەسکەرەکەی خۆی خواتە گیرفان وا ڕائەکە شتەکانی بەجێهێڵێ جارێک دۆستێک بۆی گێڕامەوە تەوبەیەکی باشی کردبوو ئەی مامۆستا وەزعی اقتصادیم زۆر بەقووە ئەی قەدەرێک هات بەسەرما ئەی بەس ئەمویست دەست بدەمە ئەو جامتایی کە هەندێک پارە و هەندێک ئاڵتۆنی تیا بوو لەوەی خۆم ئەوی فریان نەکەوت ئەوی ئیشم بەجێهێشت یەک شت لە لای من نەما بەغتە کتوپڕ لە لەحزەیەکە فریای هیچ خۆم نەپێچا بوو مردنی شەروایە تەبان خۆ نەپێچاوەتە کتوپڕ تەواو هەژاری مکریانی لە چێشتی مجێورە ئەڵێ کاتێک کە لە بەغا بووین دوایی شۆڕش لەگەڵ بەغایە تێک چوون
ئەڵێ کە ڕامان کرد 25,000 سویسری ئەو کاتەم هەبوو، 1 دیناری نەتوانیت دەرکەم بە دەستی بەتەڵاوە هاتینە دەرەوە. ئەڵێ هاتین کەپرێکی بچووکیان بۆ کردین لە ڕێخوا پێیان داین، ئەڵێ نا ئەو کەپرە بچووکە وەرە لەم تانتەنەوە ئەنتەنەی بەغاوە هاتوێتە ناو ئینێکی بچووک لێ دانیشت. لەبەرەوە لە کوتوپڕێکە دڵە نەچێتە ئەوەی کە زاڵم و کافر و بێدین هەیەی، ئەوە پێوتێ قاعدەی ئیستیدراج، خوا وردە دەرجیانەکە لە پڕیاندا بە عەرز. ئایا وا هەستەکەن أيحسبون أنما نمدهم به من مال وبنين نسارع لهم الخيرات بل لا يشعرون. هم خيرات كان بپلپل بيان أدين، همو أوي كتشاكي كش كربتين لسر زيبون نعمان أخوي قورا، همو ظالمني همو بو إجرته لا آخرته هشتك يعني. أفرمي ببيغمبر صلى الله عليه وآله وسلم فلا تعجبك أموالهم ولا أولادهم. سرت سرنمين أو بلات وسير نبي هم أو مال لا أوان أو هم أولادان هي، إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا. أيها أخوي يقول بهوي مال ومنال كان وعذابيان بدا جاري وهي إنسان منالك خوي زور خوشه خوا بو منالك زوري خوشه عقوبة يد زليل يقال برد أو منال مالك زور خوشه مالك بيت السرخوري دي أم زمانا أم جيانا أم حياته هموي أو هاي بويا همو أو تشيجاني كهن كربطيان بآخرته ونية همو أو تشيجانا أو آني وكاتين وهيت سودي كان بو إنسانية أو تشيجي دو هما تشيجي يكم ناسيني أو لقل أو بونو لقل آخرة بون جيان لنا وآخرته دوهم جيان لدنيا فانية ببي آخرة سيهم تشيجك أم تشيجيك ليرة وري أجري لا آخرة عقوبة لسرا ونادري بلكو هند جرب عبداتي وتنسري جاري وهي إنسان سبحان الله أخوات هموي بهوي نيتك وأجري دسك ليرج متاعي حياتي دنيا أبينه لو دنيا شيء أبينه نعم المال الصالح للرجل الصالح مالك باقي صالح وكسيكي صالح زور نعمتك قوري آخرتي بي أكري لدنيا شيء بي ورقري تصورك أنا سلا هريمي كل سنة أوهم فقير وفقراء كيبا بروا أقر أهلي مزقود نبي خوي قوري ليرة سروتو ساماني بي عطا كردون إيرا أبن بروا أو لا شبن بروا هردو كان أصحاب رجك بينيان أو هاولاني دولمنن شون أي خير وخيراتك هاتنا الله في غمرجان صلى الله عليه وآله وسلم هاواريان ليها الصاع ذهب أهل الدثور بالأجور بخوا دولمنن هرشي أجر برديان هم وين برد كل نيجوكو إما كان رجوكو إما أجرن لبناء وشاء فرمو صدقوا خير وخيراتك فرمو اشتانك تام في الله لو أنا أوان باشتر الحمد لله يزور كان سبحان الله يزور كان لا إله إلا الله يزور كان أما نبكن دواي هاتمتين والله أوانا شكن أوان تي أو خيري خويا دنياشي بيدان وآخرتيش بويا كسيكي خوا بيداوي صالح ودين دار إيرش أكر أولا شكر تشيجي إيرش ورقري أولا ورقري أجر شي زانيان قصيكي جوانيان هي أفرمون جيان بو مسلمان هموي تشيجا شكا عبدايتي أو أسبو شي نيجي نكين نيجي مانجيران بيكين خو ما صمان نيجيرا كاتي نهاتو واني نهيك أي بو نيجا بارانين نكين أخو ما صباران باري باران بارين جايكين أخو باران باري هموش تكاتي خوي كفقيري موسمي جوري عبادة كدولة مندي موسمي جوري كتيرا كالشساغي موسمي جوري عبادته كالنخوشي موسمي جوري كتيرا سريع ويتريانا جاران خلق للتنكان أداء أنا وي مانغ بربي أو الزمني كمانغ أجيري الزمني كي زور تايبته بو جوري العبداتي تو حتى دريشتر بيتو موضع عبداتي تو زور ترى خور أجيري جورك العبداتي بو تو حتى دريش بيتو زياتر تو عبداتي اكي نخوشي أو هاي جاري وهاي نخوشي خوش فاد نادا الحمد لله موسمي أم جور عبادتهم هشتان معه موسمي الصبرم هي نعمة بأداء لشساغي موسمي شكرم هي
بۆیە ئینسانی مسلمان هەموو ئەو کایانی ژیان کە ئیبینێ کاتە نیعەم لێرە چێژی لێوەرەگرێت لەو دنیا چێژی لێوەرەگرێت واللهی دەوڵەمەندی چۆن چێژیە فەقیریش ئەوە چێژیە واللهی لەش ساغی چۆن چێژی هەیە نەخۆشیش ئەوە چێژی هەیە بۆیە ئینسانی مسلمان لە هەموو کایەکانی ژیانە مەیدانێ دروستەکە بۆ خواناسی و بۆ گەیشتن بە لیقای ئەو ئەیەوێ ڕەحمەتی خوای لەبێ ئیبن القەیم پێمان بڵێ هەموو ئەم چێژانەی کە لەم دنیا هەیە و ئەم جەماڵانەی هەیە سەیری ئاخیرەت کە ئەم جەماڵەی ئێرە هیچ نییە هەموو ئەو جەماڵەی لە ئاخیرەتە هەیە ئەو جوانیانە هەیە سەیری خوددا بکە جەلە جەلالوهو ئەمەی ترێ لە پێشچاوەکە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئیستیعدادێکی کامل لە دڵ و دەرونیا هەبێ بۆ گەیشتن بە لیقای خوا جەلە جەلالوهو بۆ بینینی دەموچاوی گەشی ئەو ئەمە ڕێگایەکە پیایە ئەڕۆین زۆر جار پێمان هەڵ ئەخەلیسکێ و ئەکەوین بەڵام مادام دەواممان هەبێ ئەخیرەن پێ ئەگەین و تێ ئەگەین مناڵ کە دایک و باوکی دارەدارەی بۆ ئەکەن 100 جار ئەکەوێ 1000 جار سەری ئەکوتێ بەشتا بەڵام لە نەتیجە پێ ئەگرێ و هەڵەسێتە سەر پێ و تێ ئەفکرێ و فێرە بێ ئینسان هەتا وەکو گەورەی ئەەکەی و تەعەلومی ئەەکەی دەیان ئەرقەلەی گەورە گەورەیەتە ڕێ هەر یەکێک لە ئێمە مێژوو ژیانی خۆی سەرکە ئەو چ مصیبەتێکی گەورە گەورە ئەنواع هاتووەتە ڕێم بەڵام لە نەتیجە هەر پێی گەیشتم کاری ئاخرەتیش ئاوایە کەسی مسلمان کە ئەڕوا ئەنواع شکست بەردەمی جاری وا هەیە واللهی ئەو خۆشەویستەی زۆر لە خۆی تووڕە ئەکە واللهی جاری وا هەیە رب العالمین لە عەبدەکەی زۆر تووڕە عەبدەکەی گوناهی وا ئەکا شەرمەندەی بەردەم رب العالمین ئەبێ گوناهەکەی ئەوەندە بێ کەڵ کە ناتوانێت چاوەکانی بەرزکات ئەوێ دوعا بکە ڕووی نییە جارە گەنجێک نوێژی نەئەکرد پێم وتم بۆ نوێژەکانە ناکەی وتی بەخوا مەوەسا ڕووم نییە بۆچی ڕوود نییە نوێژەکانەکە بەخوا مەوەسا من گوناهبارم کەڵکی نوێژم لێم گەڕە کەڵکی نوێژم ناتوانم نوێژ بکەم تەسەوور کە جاری وایە ئاوا لە خۆتی عاجزەکەی بەڵام ئێمە سوپاسی رب العالمین کە دەرگای تەوبەی لەسەر زەویە لە ئێمەدا نەخست والله عەبدێکی وا هەیە ئەوەندە لە رب العالمین عاجز بوو تۆراوە خوای گەورە ئەوەندە لێ عاجزە هەر ڕووی نییە نزیک بێتەوە کەچی کە نزیکە بێتەوە پێش خەڵکی تر ئەدات التائب من الذنب كمن لا ذنب له ئەو کەسی کە لە گوناه تەوبە ئەکا کە ئەنەما ئەوەی نەکردووە بەخوا زۆر گوناه هەیە لێرە زۆر لێ ئەترسی بەڵام ئەوەندە کەریمە لە ڕۆژی قیامەتە هەر سڕیوێتی وأتبع السيئة الحسنة تمحوها بويا هر گوناهێکت کرد بە دوایە فریاکەوە چاکە بکە مهما كان لەناو دەست لەناو گوناها بێ چاکەن لە یاد نەکەی چونکە تەمحوها ئەو گوناها بە تەواوی ئەسڕێت بۆیە کەسی ئیماندار کە بەم کاروانی خواناسیە ئەڕوا و ئەوێ بگاتە لیقای خوا لە بەهشتا زۆر جار ئەکەوێ و پێی هەڵە خەلیسکێ و ئەنواع گوناه تووشە بێ نابێ گوناهەکان ساردیکەن و تووشی فتوریکەن ئەبێ هێزی بدەنێ پڕتە و زیاتر بدات چاکەکاری زیاتر لەمانەی بۆ ئەشواتەوە ئەسڕێت کۆتا قسەم لە خزمەتانە جۆری عیبادەت نەوعکردنی عیبادەت زۆر گرنگە بۆ کەسی ئیماندار چۆن گوناهەکان نەوعن چاکەکانیش نەوعن دایکمان عایشە ئەفەرمێ گوناهەکانی سیر کە بە پەنهان ئینسان کۆمەڵە گوناهەکە ئەڵێ بە هیچ شێوازێ خۆی گەورە لا يمحوها إلا عبادات السر خۆی گەورە عەفوی ناکە إلا بە عیبادەتی سر نەبێ گوناهی سر عیبادەتی سر گوناهە بە پەنهان کردو کەس ئاگای لێ نییە بڕۆ عیبادەتکە بە پەنهان ئەو ڕۆژە قاچم زۆر مانەوە چوون بۆ گوناه قاچت مانوو کرد لە عەبدایەتی ئەو ڕۆژە چەندێک وەستان بە پێوە لە پێناوی ئەو گوناهە ئەوەندە بوەستە لە نوێژە لە پێناوی تاعەتە ئەو ڕۆژە سرم زۆر ئێشی ئەکرد مانوو بووم بەو گوناهەوە چاوم ئەکزایەوە ئەوەندەم سەیری ئەو شاشەیە کردبوو سەر بخەرە سوژدە چاوت سرد ماندوو کە لە سوژدەیەکە لعل رب العالمین لێت ئەبورێ نزیکە بیتەوە لەو قەریب ئەبی لەو ئەم کاروانی خواناسیە پێویستی بە کەسانێکە کە ماندوو نەبن ئێوەن ئەوانەی کە ماندوو نابن
ئێوەن ئەوانەی کە لەگەڵ ڕەب العالەمینە هەموو ساتێک ئەژین کە قسە ئەەکەی تەسەور کە ڕەب العالەمین گوێ لە عەبدەکەی گرتووە کە گوێ ئەگری ڕەب العالەمین ئاگای لێتە ئەزانەی گوێ لە چی ئەگری کە ئەڕۆی ئەزانێ کە دائەنیشی کە لە پەنهانایی کە خۆت شاردووەتەوە کە کەس ئاگای لێ نییە حەبیبی تۆ عەزیزی تۆ نزیکترینە لە تۆ خوای گیان ئێمە عەبدانێکین شاهیدی ئەدەین لە بەردەم تۆیە کە تۆمان زۆر خۆشەوە یا ئیلاهی بەخوا پەروەردگارە محەبەتێکی زۆر گەورەمان بۆ تۆ هەیە ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان هەبێ تاعەتەکانمان کرچ و کاڵ کردبێ لە گوناها خۆمان گەوزاندبێ بەخوا پەروەردگارە پەیوەندی قەت لەگەڵ تۆ ناپچڕێنین یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ خۆت بە تایبە خۆشت ئەون و هەڵیان ئەبژێری لەناو عەبدەکانە یا ئیلاهی گوناهەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهەیە بە پەنهان کردومانە لەم ڕێبازەیە خوای عەفومان کە خوای گیان داوا لێ ئەکەین گوناهێکی گەورە هاتوۆتە ڕێمان و بۆ بردو خوای عەفومان کە گوناهێکی بچووک و پێمان نەزانی عەفومان کە خوای گوناهێ بە عیلمەوە کردمان عەفومان کە گوناهێ بە جەهلەوە کردمان عەفومان کە گوناهێ لەمە پێش کردومانە پەروەردگارە عەفومان کە گوناهێ لەمە دواییکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوای گیان محەبەتی خۆت لە دڵمانە گەورەتر کە بمان گێڕە لەو عەبدانەی کە چێژ وەرئەگرن لە بینین تۆ یا ڕەب العالەمین بمان گێڕە لەو عەبدانەی بەسەری بەرزەوە لە بەهشتا لە نیگای تۆ ئەڕوانن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفت و کێشەکانمان چارەسەر کە یا ڕەب العالەمین تۆ وەلی ئێمەی یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەموو شتەکانمان بۆ چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین دڵمان پڕ لە داوا یا ئیلاهی تۆ خاوەنی هەموو داواکانی و پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان دڵمان پڕکە لە ئارامی و هێمنی و ئاسایش یا ئەکرەم الئەکرەمین خوای ماڵەکانمان پڕکە لە ئارامی خوای داوات لێ ئەکەین وڵات و نیشتیمانمان پڕکە لە ئارامی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان زاڵمان زۆریان هێناوە بۆ ئەم میلەتە فەقیر و هەژارە یا ئیلاهی لێت ئەلاڵێنەوە ئەپاڕێنەوە ڕزایارمان کە لە دەستی زاڵمان بۆ لای عادیلان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان کەسانی عاقڵ و خاوەن خبرە و عادل و عالم خوای بکەرە خاوەنی ئەم وڵاتەی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین خوایە مفسدین لەم وڵاتەی ئێمە دوور خەرەوە دەستی یەهود و نەسارا و مەجووس لەم وڵاتەی ئێمە ببڕە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین مردوویەکی زۆرمان هەیە کە کەس نییە دوعایان بۆ بکە یا ڕەبی خوایە ئێمە لێرەوە هاوارت لێ ئەکەین خوایە لە گوناهی هەمویان ببورە خوایە لە گوناهی مردووی ئێمە و تەواوی موسڵمانان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا ڕەبی خوایە لە خزمەتی ئەوە حەشرمان کە یا ئەکرەم الئەکرەمین بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دائما مەزرێن لەسەر خواناسی و تاعەت یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئیستیقاممان پێ بەخشە خوایە ئیستیقاممان پێ بەخشە خوایە ئیستیقاممان پێ بەخشە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين